خوای تعالی لسورة توبة لآياتي 126 أفرمي أولا يرون أنهم يفتنون في كل عام مرة أو مرتين ثم لا يتوبون ولا هم يذكرون. ئایا نابینن خوای تعالی لصالي جاري یان دوو جار خوای تعالی تووشی تاقیکردنەوەتانەکە، تووشی فیتنە. ئاخر ئەو فیتنە لەوێ عولەما ئەفەرمن جاری وا هەیە نەبوونیە، جاری وا هەیە بێبارانی و نەهاتیە، جاری وا هەیە نەخۆشیە. خوای تعالی ساڵی جارێک یان دوو جار ئیمتیحان تەکا تاوەکو تەوبە بکەی، تاوەکە بگەڕێیتەوە بەلای خوای تعالی بزانی ئەم سەرزەویەی کە تۆ تایە ئەژەی جێی ئەمانێکی کاتیە، جێی ئەمانێکی هەتاهەتایی نییە. نابێ پشتی لێ بکەیتەوە. کەسێک پشتی لێ ئەکاتەوە کە خوا نەناسێ و نەیشزانێ بۆچی دروست کراوە، ئەوانەی خوا ناسن قەت پشتی لێ ناکەنەوە. کەسێک تەمینە بێ و پشتەکاتەوە ئەڵێ ئیتر تەواو هەموو شتێکم تەواوە، کە کافر و بێباوەڕ بێ. لەبەرەوە خۆشەویستەکانم خوای تعالی حقیقەتی شتەکان ئەخاتە پێشچاوی من و تۆ. وما نرسل بالآيات إلا تخويفا. لسورة إسراء آياتي 59 خوای تعالی ئەفەرمێ ئێمە کاتێک ئاەتەکانی خۆمان بەڵگەکانی خۆمانتان پێ پیشانە دەین، بوومە لەرزەیە، بێبارانیە، ئافاتێکە، ئەیهێنینە سەرتانە تاوەکو وریاتان کەینەوە، تاوەکو بتان ترسێنین بزانن کەوا ئێوە ڕۆژێتی ئەم سەرزەویە بەجێ دێڵن، بۆیە ئەبێ کارەکانتان بەو شێوازە بێ. براینە ئەو هەموو زوڵم و ستەمە کە ئەکرێ لە سەرزەویە لەلایەن کەسانێکەوە دژ بە کەسانێکی تر هۆکارەکەی بۆ وا گەڕێتەوە کابرا تەمین بووە. خەڵکانێکە پارەیان زۆر خۆشەوێ، باوشیان کردوتە دنیا و پارەیە لەبەر ئەوەی وا ئەزاننتر نامرن. ئەگینا ئەگەر ئینسانی مسلمان یان ئەگەر ئینسان بزانێ ئەمرێ چۆن زەکات نادا، چۆن پارە ئەوە خۆشەویست ئەبێ لەلای، چۆن پلەپایە و دەسڵات ئەوە خۆشەویست ئەبێ لەلای. براینە ئەگەر ئەوانە سەرخۆش بوون، بێهۆش بوون، واللهی بێهۆش بوون. کاربەدەستان ئەگەر بیرکەنەوە خۆ ئەم شوێنەی ئەوان هانتیایە پێش ئەوان کەسانێکی تری تیا بووە. ئەی کوان ئەوانە؟ جاری وا هەیە ئەوانە خوای تعالی لە قورئانە فەرمێ زۆر بەهێزتر بوون لەمانە. ئەی کوا چیان بەسەرا هات؟ ڕۆشتن نەمان کەوا بوو ئەبێ تۆ بیرکەیتەوە، تۆش وەک ئەوان بکەی، تۆش بە هەمان شێوەی ئەوان حکوم بکەی، بە هەمان بێدینیەکەی ئەوان زوڵم لە خەڵک بکەی. نا، کاوا بوو ئەوان ڕۆیشتن ئەبێ من وەک ئەوان نەبم، ئەوان بەجێیان هێڵا خۆ منیش بەجێ دێڵم، خۆ ئەبێ من وەک ئەوان نەبم. ئەوەیە خۆشەویستەکانم. جا لە ڕۆژی قیامەتە خوا عوزر بەدەست هیچ کەسێک نایەڵێ، هیچ کەسێ عوزری نییە، هیچ زاڵمێنە عوزری نییە بڵێ وەڵا کاکە من نەمزانی. هیچ کەسێک لە ئێمە عوزری نییە بڵێ ئاخر خوایە تۆ لەشێکی ساغت دابوو بە من نەمەزانی نەخۆشەکەوم، ئەوەنە پارە و پورت دابوو بە من ئیمتیحانت نەکردم تا بزانم وان بەسەرا دێ وان بەسەرا دێ، لە دەستمە چێ؟ خوای تعالی ئەو عوزرت بۆ نایەڵێتەوە تاوەکو بێیتە سەر ڕێگا. ئەگەر نەهاتی خۆت کەوابوو مەسەلەکە لە خۆتایە. ئێستا ئەم بەڵاو موسیبەتەی کە لەناو ئێمەیە پیا بووە، بۆ نمونە ئەم نەخۆشی کۆڕۆنا کە ئێستا سەر زەوی هەموو تۆقاندووە، ئەمە شێکێکە لەو بەڵایانەی کە خوای تعالی مرۆڤایەتی پێ ئیمتیحان و تاقیە کاتەوە. ئیمتیحانەکانی خوای تعالی تەربیەتی ئینسانەکان ئەدە. زۆر کەس ئەگەڕێتەوە، زۆر کەس تەوبە ئەکا، زۆر کەس هەیە بێدینە بەس یەک بوومە لەرزە ئەیهێنێتە تایب، یەک لافاو ئەیهێنێتە سەر ڕێگا. ئەمە ئیمتیحانەکانی خوایە. بەڵام مهم ئەوەیە ئێمەی مسلمان لە حاڵەتی ئەم وەزعە بزانین کە ئەمە قەدەری خوایە، ئیمانێکی تەوامان بە ئەقداری خوای پەروەردگار هەبێت. بەڵام لە حەدیثێکی صحیحی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم، جبریل پرسیاری لە پێغەمبەر کرد، فەرمووی ئەی محەممەد ئیمان چییە؟ یعنی ئیمانی تۆ لەسەر چەند پایەدا ئەمەزرێ؟
فەرمووی ئیمان بەخوا بە مەلائیکە بە کتێبە ئاسمانیەکان بە پێغەمبەران بە ڕۆژی دوایی بە قەزا و قەدەر خەیری و شەڕی من و تۆ ئەبێ باوەڕێکی تەواومان هەبێ بە قەزا و قەدەر باوەڕمان هەبێ کە ئەجەل هەمووی دیاری کراوە کەس نامرێ ئیلا ئەجەلی هاتبێ پێش ئەجەلی خۆی نامرێ واللهی نامرێ ئێمە ئەبێ بەو باوەڕەوە تەماشای کۆرۆنا و هەر بەڵایەکی تری خوای پەروەردگار بکەین ئەبێ باوەڕێکی پتەومان هەبێ کە ئەمە قەزا و قەدەری خوای پەروەردگارە یعنی ئەگەر هات بزانین ئەمە ئاەتێکی خوای پەروەردگارە و ئیمتیحانێکی خوایە هەوڵ بدەین ئەسباب بگرینە بەر ئەگەر لە شوێنێکا بوو مەڕۆ بۆ ئەو شوێنە ئەگەر لە شوێنێکە ئەو نەخۆشیە هەبوو مەڕۆ ناوی ئەگەر لە ناویشی بوو دەرمەچۆ بۆ ئەوەی خەڵکی تر توش نەبێ بۆ ئەوەی خەڵکی تر توش نەبێ ومانەوە لە ناویە لەوانەیە ببێتە مای شیفا چونکە هەر کەسێ ئەم نەخۆشیە بگرێ یەک جار بیگرێ ئەگەر چاک ببێتەوە خوا شیفای بدە دوایەوە هەرگیز هەتا مردن نایگرێتر ئیشەکانی خوا وایە لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە نەسیحەتمانی کردو ئێمە ئەسباب وەرەگرین بەڵام قەناعەتمان وایە ئەمە قەزا و قەدەری خوای پەروەردگارە و هیچ ناتوەقین و هیچ ناترسین من و تۆ ئیماندارین وڕێم خوامان گرتو ئەگەر خوا لێمانی قبول بکە ئین شاء الله تعالی و خوا سەباتمان پێ ببەخشێ و ئیستیقامەمان پێ ببەخشێ ئیتر نابێ بترسین بەڵام خۆ پاراستنیش پێویستە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوای فەرمووە و فەرموویەتی خۆت ڕابکەن لە دەستی کەسێک کە نەخۆشی مەجذوم هەبووە فەرموویەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فر من المجذوم فرارك من الأسد کەسێکی ئەگەر نەخۆشی مەجذوم نەخۆشیێکی پیس بووە زوو بڵاو بووەتەوە ئەگەر بیدایە لە هەر کەسێ پێستی ئەوەری و ئەیکوژێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لەو کەسە ڕابکە وەکو چۆن لە دەست شێر ڕاکەی یعنی بۆ ئەوەی توش نەبیت و خەڵکی تریش توش بکەی هیچ مانعێک نییە و لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کەسی نەخۆش مەبەن بۆ لای کەسی ساغ زۆر ئاساییە من و تۆ ئەتوانین ئەمە بکەین ئەمانە هەمووی حەدیثی صحیحن ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیعەتی لە مسلمانان وەرەگرت هەر بەیعەتێکیشی وەرەگرت تەوقەی لەگەڵا کرد لەگەڵ ئەو کەسە کابرایەکیان هێنا تووشی نەخۆشی پێست بوو وەکو ئەو مەجذومەی کە باسمان کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لە شوێنی خۆت ڕابوەستە بەیعەتەکەمان لێ وەرگرتی تەواو مەیە پێشەوە کەسێ نەخۆش بوو با تەوقە نەکە و تەوقەشی لەگەڵا مەکە و گوناحباریش نابیت ئیسلام وا فێرمانەکە ئەم ئەسبابانە وەربگرین بەڵام کە هات و تووشی شت بووی لا حول ولا قوة إلا بالله صبر بگرن شهیدی إن شاء الله تعالى أصحابي پێغەمبەر صلى الله عليه وسلم طاعونێک ڕووی کردە عمواس شوێنێکە لە شام لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی خەطاب ئەو خەلیفە بوو سوپای ئیسلام بەوێ تێپەڕە بوو هەندێکی گەیشت بوو ئەوێ هەندێکی نەگەیشت بوو ئەوانەی گەیشتن توش بوون و زۆریان شەهید بوون معاذی کوڕی جەبەل لەوانە بوو زۆرێک لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەهید بوون هەتا عەمری کوڕی عاص لە ناویا بوو کاتێ ئەم طاعونە ڕوویدا بردیانێ شاخەکان بڵاوەی پیان کرد بردیانێ بەرزایەکان و بڵاوەی پیان کرد ئیتر بۆ ئەوەی ئەم لە ئەوە توش نەبێ ئیتر ئەوەی توش بوو شەهید بوو چاکۆ نەبوو شەهید بوو مرد و شەهید بوو ئەوەیشی کە چاک بووە چاک بوویەوە ئیمامی عومەر بەڕێگاوە بوو کە خەبەرەکەی بیست وەستا سوپاکەی وەستا هەندێک لە ئەصحابەکان هاتن وتیان ئەمە بۆ وەستایی وتی وەڵا لەبەرەوەی خەبەرمان بیستووە طاعوندایە لە عەمواس وتیان ئەی بۆ ڕاکەی لە قەدەر خوا ڕاکەی یعنی ئەی عومەر تۆ لە قەدەری خوا ڕاکەی فەرمووی ئێمە قەدەری خوا پاڵ ئەنەین بە قەدەری خوا ئەوە قەدەری خوایە نەڕۆیشتنیشم بۆ ئەوەی قەدەری خوایە ندفع القدر بالقدر بۆیە ئێمەی مسلمان بە قەدەری توانە خۆمانە پارێزین ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم خۆشەویستەکانم پێویستە ئێمە بڕێ ئەسبابی ترمان هەیە وەری بگرین لەوانە زۆر ضرورە ئەوانەی دوکانیان هەیە ئەوانەی شیرینی ئەفرۆشن ئەوانەی دوکان مەطعەم و ئەو شتانیان هەیە خواردەمەنی پێویستە پاکی بپارێزن ئەوە سنەتی ئیسلامە و حەق خۆشێتی
حکومەتیش چاودێری ئەوە بکە و ڕێنمایە تەندروستیەکان پێویستە بگیرێتە بەر بۆیە تەعزیەدا نەنرێت یان هەندێک مناسەبات نەکرێت قەرەباڵغی دروست بکرێت تەنانەت ئەگەر زانیت نەخۆشیت هەیە هەستت بە هەندێک نەخۆشی کرد تەنانەت ئەگەر هەڵامەتیش مەیە بۆ مزگەوت کاک ئەخر دەی تۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین حەدیثی صحیحە ئەفەرمێ ئەگەر بۆنی دەمت هات بە پیاز بە سیر مەیە بۆ مزگەوت ئەی تۆ کۆکەتە هەڵامەتە بۆنەکەت زۆر زۆر ناخۆشە قرخە قرخ و کۆکە کۆکتە تأثير لجويكي تأثير للروحية نيوجكاكي تأثير لكابراكي بباري وآوي لوت ديت أخواروا تأثير يعني بالراسي خلق أتوقيني على أساس هاتي بود نيجي جماعته يعني نيجي ناكري أما للراسي أما مخالفي سنتي بيغمر صلى الله عليه وسلم أوي كبيغمري خوشوي بعد نصيحتي بيغمر وربقري صلى الله عليه وسلم بيغمري خوا أفرمي أوي بيازي خوار سيري خوار نزيكي مزقود نبيتوا لما لقي خوي دانشتا بونكاي ناميني اي اگر هلامتي بي اي اگر ترسيش هبه او هلامتا شتي تريش بي بويا بي بقدري توانا اوندي بيويستو اوندي لتواناتا هيا ابي خود بباريزي مالو بناري خود بباريزي اوش ديني بيغمره وديني اسلام ايما دينا كمان وافيري كردين قرآن والسنة كمان وافيري كردين بمشي وازبين خوما نباريزين بس نايش توقين و هەوڵ ئەدەین ئەسبابەکان بگرین لەبەر و ڕێنمایە تەندروستیەکانیش بگرین لەبەر خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمام خرە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە ملەتەکەمان لەم بەڵاو موسیبەتە بپارێزە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بمان پارێزی هەموو وڵاتانی تری ئیسلامیش یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین خوایە همو آفاتك همو دردك همو بلايك لأيما بدور بقرة يا رب العالمين خوايا شفاينا خوش كان من بدي يا ربي خوايا رحم بمردو كان من بكي آمين آمين خوش يسكانم هندي الدعاء والذكر هي زور زور ضرورة يملم كاتانا بيخوانين اگر هند زانيش سورة فاتحة خوي بو خوي الرقية انسان للروجك چند جارك حوت جار سورة فاتحة بيانيان بخوانا ايواران حوت جار اگر ند زاني لقل قل هو الله وحده يعني للراسياز قلغانة بإذن الله تعالى قلايك بوتو بلام اگر بتواني لقليا قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس آية الكرسي أمانها ميشي في قرآن هرها ميشي فيها بلام بتايبتي أم آياتانا برئ أحاديثي بيغمر صلى الله عليه وسلم بيانيان وإيواران بيغمر خوان ديتي أعوذ بكلمات الله التامة من شر ما خلق فنا أقرما ناوكاني خواي پروردگار فنا أقرما وشا پیرۆزەکانی خوای پەروەردگار لە هەموو لە شەڕی هەموو ئەوەی خەڵقی کردووە ئینسان ئەم دوعایە بخوێنێ ئیتر بەڕاستی زۆر گرنگە بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم بناوي أو خو هەر شتێک ئەخۆی دەست بۆ هەر شتێک ئەبەی یعنی جاری وایە خۆ تۆ ئیسە تۆ نازانی لەکوێ یعنی ئەم میکرۆبە لەکوێیە بەتایبەت ئەڵێن مەسەلەن لەقەی دەرگای ماڵایە دەسەوەی بۆ شتێ لەوانەیە بەسەر ئەمەوە 12 سەعات ئەمێنێتەوە ئەم میکرۆبە ئەی تۆش دوای دەستی پێوادەی ئەمە ئەگەر ڕەحمەتی خوا نەبێ ئەگەر خوا نەتپارێزێ بەخوا هەموو عالەم تووشێ بێ بەڵام ڕەحمەتی خوا هەیە بڵێ بسم الله الذي بناوي أو خوایەی کە لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم لەگەڵ ناوی ئەوە هیچ شتێک زەرەر ناگەێنێ نە لە ئاسمان و نە لە زەوی خوای تعالى بيسرو زانايا ام دعانا وبر دعاي تريش هي خوش يسكانم اللهم اني اعوذ بك من البرص والجنون والجذام وسيء الاسقام يا ربي خويا بمان باريزي لبرص مثلا برص نخوشي بلاكيه لشيتي وبعقلي واويك عقلتك بتشي خويا بمان باريزي لجذام لبيستورين لغوشتورين لە هەر نەخۆشیەکی خراپەک و سەرەتان و سیل و کۆرۆنا و هەر شتێکی تر ئەمانە هەمووی بەڕاستی پارێزن ئینسان ئەم دوعایانە بخوێنێ پشت بەخوای گەورە بۆسی و ئەسبابەکانی شوەر بگرە بەقەدەر توانە